گرفتەکەمان ئاومان نییە، زێرابمان نییە، ئاومان نییە. ئەو کۆڵانانەی سەرۆکرۆ داوامان لە شارەوانی کردووە، شارەوانی بەکرێجۆ، شارەوانی لای لەیلا خان. اینجا داوامان لە ئەنجومەنەکەمان ڕاست باردووە، هیچ بە داواکاریەکانمانەوە نەهاتووە. چێنەکەوێ ئەم گرفتتانەیە ساڵە لێرەم هیچم بۆ نەکراوە. 1001 نەخۆشیشمان هەیە. باشە لایانی پەیوەندیدا وەڵامی وی نەداوەتەوە. وەڵام ئێمە ئەڵێ بودجە نییە، ئەڵێ بودجە نییە. ئایا بودجە هەبوو بۆوانی تر ئەی بۆ ئێمە بنیە. سێ کۆڵانین، ئەم کۆڵانە ئەم کۆڵانە و کۆڵانەیە. یان نەوتون بۆ چێم سێ کۆڵانی ئەوە بەس نەکراوە. ئەڵێ کەی بودجە هات ئەو بەسەر چاوبەتانەکەی. ستانان دۆختان چووەنە بەم جادەگەڵ. وەڵا تەلەبەمان هەیە، وەزعمان چوونە، ئەوەیە کە ئەیبینین، ئەوەیە کە ئەیبینن وەزعەکەمان. کێشی ئاوەڕۆشتان هەیە؟ ئەرۆڵا کێشی ئاوڕۆمان خۆمان ئاوەڕۆکەمان زیاتر بینە. ئاوەکەش خێرخوای زێبۆی هێناوین، دایرەی ئاویش چوین، خێرخوا زێبۆی هێناوین، خەڵک لێ ڕاکێشاوە ئاوەکە. تەنکەر ئەوتان بۆ نایەنن؟ نانا بە تەنکەر نییە، بەس خۆمان ڕامان شکرۆ لەسەر حسابی خۆمان ئەو ئاوەش نییە کە بێڵێ 2 ساعات ئاومان هەیە. 2 ساعاتەکەش بە مزەخەش سەر ناکەوێ. هاوینە تا چەند گرفتی بێ ئاویتان هەیە؟ ئەم هاوینە هەر ئاومان کڕیوە. باوەڕەکەی تەلەفۆن بۆ میراوەکەن، تەلەفۆن چوشین بۆ لای کاعەلی مدیری ئاویش بەکرێجۆ. وەڵامەکەی ئەوت 2 ساعت توانی 2 ساعات ئاوتان بینێ.